مامۆستا شێخ قاسم زیارەتی. مامۆستا شێخ قاسم کوڕی شێخ مەزهەر کوڕی شێخ عەبدوڕەحیم کوڕی شێخ ساڵح کوڕی شێخ عەبدوڕەحیم کوڕی سبغەتوڵڵایە. ڕەچەڵەکی دەگەڕێتەوە بۆ جەعفەری کوڕی ئەبوو تاڵێب مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جەنابی شێخ قاسم لە ساڵی 1932 زاینی لە گوندی زیارەتی مەلازادان لە بنەماڵەیەکی ئاین پەروەر چاوی بە دنیا هەڵهێناوە. تەمەنی 4 ساڵان بووە کە باوکی کۆچی دوایی کردووە و لە تەمەنی 26 ساڵیە بووە دایکیشی وەفاتی کردووە. لە تەمەنی مناڵیە هەستی خواپەرستی و خولیای فێربوونی قورئان لە ئاکار و ڕەوشتەکانی مامۆستایە ڕەنگی داوەتەوە. لە تەمەنی 15 ساڵیە قورئانی پیرۆزی ختم کردووە. دواتر لە دوای گەڕانەوەی لەلای جەنابی حەزرەتی شێخ عەلاءالدین بە فەرمانی شێخی عەلاءالدین دەست ئەکا بە خوێندنی زانستە ئیسلامیەکان. دواتریش بە فەرمانی شا عوسمان سیراجەددین دووبارە دەسەکاتەوە بە خوێندنی زانستی ئاینی. بۆ ئەم مەبەستەش پەرت و کەسەرەتایی و ناوەندیەکانی ڕێڕەوی فەقیهەتی لەلایەن مامۆستا مەلا عومەر مەسیفی و مامۆستا مەلا بیلال گردی ماوانە خوێنێت و زانستی فقه و شەرعیش لە سەرچاوەی عەلامەی زەمان مامۆستا مەلا تەها کۆرێ وەردەگرێت و دەبێتە ڕێبواری ڕێگای شەرع و زانست و حەقیقات. مامۆستای ناوبراو لە زانستی تەسەووف و عیرفانە، سەوڵ لێدەری کەشتی دەریای حەقیقەت و کانیاوی خواپەرستی و شەمعی دائیرەی ئەقتاب و پەروەردەکراوی دەستی حەزرەتی شاهی عەلاءالدین و شا عوسمان بووە. المطر للوباء مع الطريق إلا بغاشي بدرين فاشي أوضح خمسة ستة قديس وقال رغاشي عض نبيت طريقة استفادينا وشريعة أصلك هي طريقة أصليش أقل نبيت فرحكي سيكنا مطلوبة وشي حرام كانوا دعوا استيقوا الطويلة كانوا تشتكي وكان مع شريعة غينا دا وقتا كشريعة الريب لا تنبهي وخطان أقل بيعته تمسوكه حبه أوانش بيع فاشي شريعة هر کسی به شریعت داره اگر لحواد بفرمی بگوشی رازی مکن. هر کسی که به شریعت داره اگر نفرد نحسید به پیان بیدوزه هست تو کار کنید. چیزی من میکنیم و کسی و همه فرید بین والله کرامتی یا کرامتی تشتی بزد انک الخواه. اگر بدأت عبدی فتوهاتي مكا عبدك حيثي فاكر المشير أقر عبدك في غلوه معناه استفادة لنا نبي حقهم الكذبك وبخوبة سدان وتبش بفيش والتقوى بالتسيرة أقر نتسير أخوائي كابرا حرسان دي تقوى بكاتم هرسي پروانە ئاسا تەواوی تەمەنی نورینی خۆی لە خزمەتی دین و شەریعەت و خواپەرستیە بردەسەر و نازناوی زاهید و عابیدە گەورەکەی وەرگرت. پەیڕەوکردنی شەریعەت یەکێک بوو لە بنەما سەرەکیەکانی و زۆر جار دەیفەرموو طەریقات خادمی شەریعەتە. وتەی شێخی گەیلانی زۆر جار دووبارە ئەکردەوە و دەیفەرموو ئەگەر کەسێکتان بینی بە هەوایە فڕی باوەڕی پێ نەکەن تاوەکو لەگەڵ شەریعەت میزانیەکەن و دەیفەرموو ئەگەر ناشەرعیتان لە من بینی ئەوە هاتو چۆم مەکەن. مامۆستا شێخ قاسم پێگەیەکی دینی و کۆمەڵایەتی بەرز و بەهێزی هەبوو. وەکو مۆمێک دەسوتا و ڕووناکیەکەی دنیای دەوروبەری خۆی ڕۆشن دەکردەوە. لە ڕێگەی ئەوەوە زۆر کەس منزلگای حەقی ناسی و گەیشتنە سەرچاوەی کانیاوی خواپەرستی. خۆرێکی پرشنگدار بوو لە ڕابردووە و ئێستاش بزوێنەری سەدان ڕۆحی ڕێبوانی ڕێخواناسیە لە پاش بەڕێکردنی تەمەنێکی نورین
لە خزمەتکردنی ئاین و موسڵمانان لە ڕۆژی 18 یانزەی 2015 ماڵ ئاوایی لە دنیای فانی کرد. ئەو دنیایی کە زۆر جار دەیفەرموو ئێمە لە دنیادا ڕێبوارین و سەرنجام گەڕانەوەمان تەنها بۆ لای خودایە. زۆر جار دەیفەرموو ئاگاداری ئەمانەت و دین و ئیمانی خۆتان بن و لەگەڵ موسڵمانان تەبا بن و بغز و عەداوەتتان لە نێوانان نەبێت. و دەیفەرموو من خزمەتکاری ئومەتی پێغەمبەرم صلی الله عليه وسلم. والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. الحمد لله الذي لا يبقى إلا وجهه ولا يدوم إلا ملكه وكل شيء هالك إلا وجهه له الحكم وإليه ترجعون. هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادنا إلا إيمانا وتسليما. عليك سلام الله يا عبد الله يا عبد الله. عليك سلام الله يا مصطفى قاسم. خرجت من دار الدنيا الدنية ووصلت إلى دار العقبى الأبدية. خرجت من دار الفناء ووصلت إلى دار البقاء. خرجت من دار المحنة ووصلت إلى دار الرحمة. هذا أول منزلك من منازل الآخرة.